هەر سەبارەت بە دۆخی برینداران ئەوانی کە هێنراون بۆ نەخۆشخانەکانی هەولێر تا ئێستا چەند کەسن و دۆخیان لە چیدایە؟ دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی هەولێر لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر ئێوارەتان باش ماندوو نەبن، بە شێوەیەکی گشتی دۆخی بریندارەکان ئەم کارەساتی حەمدانیە چۆنە و ئایا نەخۆشخانەکانی هەولێر تا چەند دەتوانێت پێشوازی لە برینداری زیاتریش بکات؟ بەڵێ ئێوارەتان باش. ئێمە بەڕاستی بەداخەوە دوای ئەو کارەساتە و ئەو ئاگرکەوتنەوەیە لە حەمدانیە لە سەعات 12 شەوی ڕابردوو کە ئاگادار بووین یەکسەر تیمەکانی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بە ئیسعافەکانمان بەشدار بوون و لە کاتێکی زۆر قیاسی گەیشتنە ئەوێ بۆ هاوکاریکردنیان و وەگواستنەوەی بریندارەکان بۆ نەخۆشخانەکانی شاری هەولێری خۆشەویست. هەر ئەمەش لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی بوو. ئەو بریندارانە گوازرانەوە نەخۆشخانەی ئیمێرجنسی کە بەشی سووتان لەم نەخۆشخانەیە و لە هەمان کاتدا ئێمە ئامادەکاریمان کرد بۆ نەخۆشخانەی تر، بۆ نمونە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا ئەویشمان ئامادە کرد و گشت پزیشکان و کارمەندان لە کاتی خۆیدا پێش وەختە پێش ئەوەی بریندارەکان بگەنە نەخۆشخانە بە ژمارەیەکی زۆر بەشدار بوون بۆ ئەوەی بتوانرێت بریندارەکان وەربژیرێتن. لە شاری هەولێر تاوەکو ئێستا کە 47 بریندار سەردانی نەخۆشخانەکانی گواسترانەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر، ئەو 47 زۆربەی زۆری ئەوانن کە لەو کارەساتە سوتا بوون بە پێی ڕێژە و ئەو کەسانی کە تێدا هەن. ئێستا کە ئێمە کە لە نەخۆشخانەی ئیمێرجنسین کە بەشی سووتان لەم نەخۆشخانەیە لە شاری هەولێر، ئێستا کە 17 نەخۆش لەو نەخۆشخانەیە ماون، ئەوانە جیای تێدا هەیە تێدا منداڵە ئافرەتە گەورە ساڵە و هەندێکی تێدا باری تەندروستی ناجێگیرە لە بەشی ئایسیۆواتە لە چاودێری چر و لە نەخۆشخانەی ڕۆژ ئاواژ ئێمە لە چاودێری چری لالاف لەوێ نەخۆشمان هەیە کەوا لەژێر چاودێری چریدا و باری تەندروستی نالەبارە. بە دنیاییەوە ئێمە بەشێک لە نەخۆشخانەکانی نینەواژ لە مووسڵ گوازرانەوە بۆ شاری هەولێر بۆ ئەوی لێرە چارەسەر وەربگرن و ئێمە ئێستاش شوێنی تر هەیە ئەگەر هات و برینداری تر هەبێتن یاخود پێویستی بە نەخۆشخانەکانی شاری هەولێر بێتن، نەخۆشخانەکان کراوەیە بۆ وەرگرتنیان. ئێستاش دوای ئەوەی کەوا نزیک 24 کاتژمێر دەبێتەوە ڕوودا و ڕوویداوە لە نەخۆشخانە ژمارەیەکی زۆری پزیشک و کارمەندانی تەندروستی ئامادەن بۆ چارەسەرکردنیان بۆ بەدواداچوونی ئەم حالەتانە و بەڕاستیش بە دەرفەتی دەزانم دەستخۆشی لە پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی ئیمێرجنسی و ڕۆژئاوا بکەم. بەڕاستی ئەو کەسانی کە لە دەوامیش نەبوون بەخۆ بەخشانە سەردانیان کردو هاتینەوە ناو نەخۆشخانە بۆ ئەوەی هاوکاری کارمەندەکانی تری ناو نەخۆشخانە بن، چونکە بەڕاستی کە لە بیدایەتی نەخۆشەکانی کە هاتن ژمارەیان زۆر بوو، نەخۆشی سوستانیش پێویستی بە دوواداچوون و درێسینگ واتە پاکردنەوەی برینەکانیان و چارەسەریان هەیە. بۆیە ئەوەی کە پێویست بۆ گشت نەخۆشەکان ئەنجام درراوە. باشکاک دکتۆر، ڕێژەی سووتان ینی بۆ خۆ دەزانی قەرەباڵغێکی زۆر بۆ لەوێ حتمما ڕێژەی سووتانەکانی جیاوازیان هەیە. ئەوانەی کە هێنراون بۆ هەولێر ڕێژەی سووتانەکانیان بەرزە یاخود نا کەمە و ئومێدی ژیانیان لێ دەکرێت؟ بەڵێ ئێستا ئەوەی کە لە ناو نەخۆشخانەمایە ئەو 17 نەخۆشیێکە باسمان کرد لێرە بەڵێ لە نەخۆشخانەی ڕۆژ ئاواش نزیکەی 8 نەخۆش لێوێن دەرماوە. ئەوانە باری تەندروستیان دەتوانین بڵێن لە مامناوەند و ناجێگیردایە، چونکە ئەوانەی کە وەکو باسمان کرد لەو 47 بەشێکیان چارەسەری لە بیدایەتەکە وەرگرت بوو، ئەوانە کە برینەکانیان سووک بوویان سووتانەکانیان سووک بووە ئەوان چارەسەری پێویستیان وەرگرترەوە و گەڕێنرانەوە ماڵی خۆیان. بەڵام ئەوانەی کە لە نەخۆشخانەن ئێستا کە باری تەندروستیان مامناوەندیان ناجێگیرە، واتە پێویستی بە بەدواداچوون هەیە، پێویستی بە درێسینگ هەیە، پێویستی بە چارەسەری پێویست هەیە و لە نزیکەوە بە دواداچوون لەسەر حاڵەتەی و مۆنیتەر بکرێتن. ئەوانە جێگیر نییە حاڵەتەکانیان بە شێوەیەکی گشتی، پێویستی بە متابعە هەیە. باشکار دکتۆر، بەپێی زانیاریەکانی ئێوە ینی هێشتا هەر بریندار لە حەمدانیەوە دەهێنرێن بۆ هەولێر؟
بە پێی ئەو زانیاریانەی کە لە بەردەست ئێمەدایە ئەوەی کە هاتۆتە هەولێر تاوەکو ئێستا بەشێکیان چوویتە شاری دهۆک و بەشێکیش لە نەخۆشخانەی مووسڵیان لەنەینەوە ماون لەوێندە بڕیار وابوو گشت نەخۆشەکانی وێ بێن بەس دیارە ئەوانەی کە ماون حالەتی سوکن نەنێدران بۆ شاری هەولێر پێم وابیتن لەوانەیە برینداری تر نەیەتن لە کاتی ئێستاکە بەڵام ئەگەر هاتو یەکێک لە لای تر یان لە نەخۆشخانەی حەمدانیە ما بێتن و باری تەندروستی نازجێگیر بێ ئەوە ئێمە دەرگا کراوەیە دەتوانن بینێرن بۆ وەرگرتنی چارەسەر. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری تەندروستی هەولێر لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە ئێوارەتان باش.